اف سێ مەهن مامۆستایە هێرێما کوردستانی بسەدەما کریزا ئابووری موچە وەرنەگرتنە ji بۆی vêjî ڕۆژانە ev çend rojekên jî li Herêma Kurdistanê mamostayên Herêma Kurdistanê dest bi gerevgirtinê kirine ji bo ku mûçeyên wan bên wergirtin ji bo ku em li ser roja mamostayan û her wa erk û mafirolên mamostayan di nava civakî werwa di pêgehana neviyên nû em behs bikin me mêvandariya Ednan mamosta Ednan Qadir kiriye belê mamosta spê de baş tu xêratî bo bernamê beyanî baş Kurdistan. مامۆستا بەر لەوەی بچینە لای ماف و ئەرکی مامۆستایان ڕۆژی جیهانی مامۆستایان بۆچی دیاری کراوە ڕۆژی هەروەکو مەسەلەن چینەکانی کەش کە هەرێکە و بۆ خۆی ڕۆژێکی تایبەتی خۆیان هەیە بۆ ئەوەی هەم خۆشیەکانی خۆیان دەرببڕن و هەم مەسەلەن بڵێن ئەو زەرورەتی ژیان و مەسەلەن پێداویستی چینەکانی خۆیان دابین بکرێت و کاری لەسەر بکەن بەڵام بەداخەوە سەیرەکەی لەم هەرێمەی خۆماندا مامۆستایان زۆری مامۆستایانیش نازانم مەسەلەن ڕۆژێکی ویان هەیە کە ڕۆژی مامۆستایانە لەبەرەوەی من قسم لەگەڵ چەند مامۆستایە کاگەروتم ڕۆژێکی وا هەیە وتی من پارەم پێ نییە چی بکەم لە ڕۆژی مامۆستایە من کە عایلەکەم بۆ خۆم خێزانەکەم بۆ خۆی بەختەوەر نییە چاوەڕوانی ئەوە ئەکات کە من شتێکیان بۆ بەمەوە هیچ ئیمکانیاتێکم نییە مەسەلەن بە ئارزوی مناڵەکانی خۆم بە زەوقی مناڵەکانی خۆم دیاریەکی بچووک حتا خێزانەکەم دیارێک بۆ من بکرێ بە بۆنی جژنی مامۆسایان بە بۆنی ڕۆژی مامۆسایانەوە ئیتر چی بکەم لە ڕۆژێکی وا کە مەسەلەن بڵێن ئەمە ڕۆژێکی جیهانی مامۆسایان بێت و بەو شێوە هەستەکەی وەکو هەموو بەشەکانی کەش شتێکە لای ئێمە تێپەڕێت و وەکو ڕاگەیاندنێک هیچ گرنگێکی وای پێ نادرێت چ لە حکوومەتەکەیشمانە و چ لە شەریحەکان و چینەکانی خۆشیان کاتە مامۆستا ینی ئەو گرنگی پێنەدانە بۆ ئەوە دەگەڕێتەوە ئەوەندەی کە ینی ویان لە مامۆستایان کردووە قوتی مامۆستا و موچەی مامۆستایان کۆنتترۆل کردووە ویان لێ کردووە کە مثلەن بە چەند مانگ موچە میان پێنەدەن ینی ئەوەندەی مامۆستایان خەمی موچەکەیان لەوانەیە ئەوەندە بیری ڕۆژی مامۆستایان و جەژنی مامۆستایان و ئەو شتانەیان نەبێتن هۆکارەکەی بۆ ئەمە دەگەڕێت خۆی هۆکارەکە نەگەڕێتەوە بووە بەڵام یەکشت هەیە ئەم گرنگیدان بۆ ڕۆژە تایبەتیانەی بۆ چین و توێژەکان ئەوە گەڕێتەوە بۆ دەوڵەتێکی پرۆفیشناڵی سیستماتیکی چۆنەڵی بە منتیقی عەقڵ بیر بکاتەوە بەڵام سەیرەکەی لەم وڵاتی خۆماندا ئەوەنەی بازرگانی بە مرۆڤەکان ناکرێت هەر لە سەرەتایی وەرگرتنی دەسەڵاتی حکومڕانی لەم هەرێمەی خۆماندا ئەوەنەی پرۆژەی شەڕی ناوخۆ هەبوو پرۆژەی پەروەردەکردن نەبوو ئەوەنەی پرۆژەی سوکایەتیکردن بە ئینسانەکان بوو بنیادنانی ئینسانەکان نەبوو ئەوەنەی مەسەلەن پرۆژە هەبوو بۆ ئەوەی کەسایەتی مامۆستا بکوژرێت هەر لە قۆناغی یەکەمەوە کە دەسەڵات گیرا دەست دەیان فەرموو خەڵکی هاوڵاتی من ڕێزم بۆ ئەوان ئێسقان بۆ مامۆستا بفرۆشرێت یعنی سیرەکەی گۆشتەکە بۆ خەڵکی باڵا دەست ئێسقانەکە بدرێ بە مامۆستا ئەمە گەورەترین سوکایەتی بوو هەر لە قۆناغی یەکەمەوە کە مامۆستا مەسەلەن خۆبەخشانە منیچێک ملوانی 2 ساڵ مامۆسای خۆبەخش بووم بەبێ موچە ئەمان و سەری بەرزمان بۆ نەوی ناگەن چونکە ئەو سەردەمە ئینتیمایەکمان هەبوو بۆ وڵات ئینتیمایەکمان هەبوو بۆنێتەوە بەڵام سیرەکەی بەرەبەرە ئەم ئینتیما ئەم خۆشەویستیە بۆ نیشتیمان بۆ نەتەوەکان بۆ بەرەبەرە کاڵ کراوە ئەمەش بە پرۆژە کراوە مەسەلەن بە پلاندانان کراوە قۆناغبەندی بۆ کراوە تا گەشتینە ئەم ئاستی ئێرە کە ئێستا مامۆستایەک من ڕێز و حرمەتم بۆ فەرمانبەرێک لەگەڵ فەرمانبەرێکی ئاساییە جیا نەکرێتەوە چونکە مامۆستا چاوی دەوڵەتە مامۆستا ئایندەی نەوەکانی ئەم ڕۆمانە بۆ ئەوەی کە بتوانین نەوەیەکی باشتر پێشکەش کۆین لەوەی ئەم ڕۆمان باشتر بێت بەڵام سیر ئەکەیت ئەمڕۆ قۆناغێک هاتوۆتە پێشەوە ئەو مامۆستایی کە کادرێکی پەروەردەیە بوو بە مۆسەفێکی ئاسایی وەکو دەخیلێکی لاتۆ پارەی تێنەکەی ئیش نەکات کە ئەمە حەقێکی شەرعی خۆشێتیە بێتەوەش ئەوش ماڵم ناڵێ ئەوش مەعیشەتی هەیە بەڵام ئەمە کاری ئەم حکومڕانەی خۆمانە ئەم دەسەڵاتی خۆمانە کەوای کرد لە مامۆسا بۆ خۆی بێتە سەر جادە وەکو سوالکەرێک سەیری بکرێت لای قوتابیەکانیش بۆ خۆی کەرامەتی بشکێنرێت لای دەوروبەر و خەڵکو ئەوانە بە چاوێکی سوک سەیری بکرێت بە چاوێکی ڕەسیل سەیری بکرێت بە چاوێکی دێ سەیری بکرێت ئەمە هەستەکەی پرۆژەیەکە ئەم حکوومەتەی خۆمان دای ڕشتەوە بۆ ئەوەی هاوڵاتیان چاوگوێ نەکەنەوە لە بەرامبەریانە ئەوەنەی ئەوان دەستگایەکی مافیان و حەز لە ئاوی لێڵەکەن بۆی مەلەی تیا بکەن و شتەکانی خۆیان بە لێڵی ببینرێت و نەتوانیت تۆ بە تەرکی زۆ بڕوانیتە کار و کردەوەیان و ئەو پرۆژە ناتەندروستانیان کە هیانە لە وڵات ینی تۆ پێت وایە ینی ئەمە بە سیستیماتیک واکەن کە ڕۆڵی مامۆستایان لە ناو کۆمەڵگەدا بشکێنن بۆی
وەکو خۆت باست کرد بە چاوێکی سوک سەیری ئەمە مامۆستا قۆناغبەندی بۆ دانراوە یعنی هی ئەمڕۆ نییە قۆناغبەندیە سەیرەکەی هێوا شێوەش هاتووە تا ئەم سەردەمە ئێمە ئەمڕۆ ئێستا ئێمە مەسەرەن زۆر جار لە ڕاگەاندەکانی بەڕێستان لەم لەو لە باسی قەیرانی دارایی یەکرێت من قەنەعەتم نییە قەیرانی دارایی هەبێت چونکە هیچ شوێنێک هیچ خاکێک بەقەدەر ئەم خاکی کوردستانی خۆمانە دەوڵەمەند نییە هیچ وڵاتێکیش ئەوەنە بەرهەمی نەود نانێرێتە دەرەوە بەڵام یەکێ لەو گرفتانی کە هەمانە ئێمە قەیرانی عەقڵی ئیداریمان هەیە ئێمە ناتوانین بە عەقڵی ئیداریەکی ڕێک و پێک وڵاتمان بین بەڕێوە مەسەلەن هەموو چونەتەوە فەوزایەکی گەورەی دروست کردووە لە خانەنشین ئەم جارە سەیرەکەی قەیرانی ئەخلاقی سیاسیشمان هەیە کە تۆ ئەخلاقت لە سیاست جیا کردو ئەمە ئامانجەکێتی یەکەویتە ئەم قۆناغی ئێستەوە کە هەیە کەواتایکە لە گرفتەکان ئێمە ئەوەیە قەیرانی داراییمان نییە قەیرانی عەقڵی ئیداریمان هەیە ئەم سەرکردو ئەم بەرپرس و ئەم یەکە ئیداریانی خۆمان کە حکومڕانی ئەم وڵاتی ئەماکەن ئەتوانین بڵین قەیرانی عەقڵی ئیداریان هەیە ئەگەر عەقڵێکی ئیداریان هەبێ گوندەکانیان چۆڵ نەدەکرد هەموو گەنجی ناو گوندەکانیان نەدەکرد بە پۆلیسونیان هێنانە ناو شار پرۆژێکی وا بۆ گوندەکانیان چۆڵ کرد مەسەلەن لە سەردەمی حیزبی بەعسا ئەگەر خەڵکێک لە گوندەکەی خۆی دوور بخرایەتەوە ئومێدێکی وای هەبوو جارێک کە بچێتەوە بۆ گوندەکەی خۆی بەڵام سەیرەکەی ئەمان ئەو ئومێدەیشیان کوشت ئێستا کەس ئامادە نییە مەسەلەن بیچێتەوە گوندەکەی کەواتە ئەمە خاڵبەندی قۆناغبەندی بۆ کراوە بۆ ئەوەی مەسەلەن کوردستان ئابم شەوی بەسەر بێت کە ئێستا هەیە کە هەموو نەگوندمان ماوە نە قەزا و ناحەیە وەکو پێویست ماوە نە شارمان لە شاریش دەچێت نە مەسەلەن مۆزەفێکی ئاسایی لەگەڵ مامۆسایەکە لە یەکجا ئەکرێتەوە من ناڵم وەڵام مامۆسا فریشتەیە و پیرۆسترە لەوانی کە بەڵام ئەرکەکەی گەورەترە ئەبێ مافەکانیشی گەورەتر بکرێت مامۆستا ئەگەر باس لە ناڕەزایەتیەکانی چەند ڕۆژی ڕابردوو بکەین ئەمە چەند کاریگەری لەسەر لایەنی دەرونی مامۆستایان دروست دەکات چەند کاریگەری ئەبێت دواتر لەسەر خوێندکارەکان لەبەرەوەی کە بەشێکی زۆر لە داوامی خوێندنگەکان ڕاگیراوە و پێم وابێت خۆپیشاندانەکان یاخود ناڕەزایەتیەکان هەر بەردەوامیان ئەبێت ئەمە چەند کاریگەری لەسەر لایەنی دەرونی مامۆستایان دروستەکە و دواتریش خوێندکارەکان لایەنی دەرونی زۆری دروستکە کەسایەتی مامۆستا من ئەڵێم کوژراوە کەسایەتێکی دروست نییە کەسایەتێکی تەندروست ئەتوانێت مرۆڤێکی تەندروست بنیاد بنێت و دروستی بکات کە تۆ هاتی بە پرۆژە کەسایەتی مامۆسات کوشت کەسایەتی مامۆسات کوشتووە ئیتر تۆ چۆن ئەتوانیت مەسەرەن تۆ منداڵێکی بیتە دەست ئەم مناڵە مناڵێکی تەندروست دەرچێت لە ڕووی دەرونیوە ئەم کەسەی نەخۆش خست مەسەرەن ئەڕواتە ماڵەوە سەیرەکەی پێداویستەکانی ماڵی مناڵەکەی خۆی کاکە جەرگی خۆیەتی مەسەرەن ئیمکانیاتی ئەوەی نییە قوتوێ شیری بۆ بکرێت ئیمکانیاتی ئەوەی نییە لە عابەیەکی یاری بۆ بکرێت ئیمکانیاتی ئەوەی نییە یعنی ڕوشکێن بووە شەرمەزار بووە لای خاوەن خانوەکەی لای مناڵەکەی لای خێزانەکەی لای تەلەبەکانی لە دەوروبەرەکەی خۆی لە دوکانارەکان کە قەرزارە یعنی سەیرەکەی ئەم کەسایەتیە ناتەندروستە چۆن ئەتوانی کەسایەتێکی تەندروستی ڕێک و پێک دروستکە لە ناو کۆمەلگاکە تۆش کۆمەلگاکی تەندروست بۆ بنیابرێ چکە ئەو مناڵە نەسبەی نیەبن بە لێبرساوی ئەم وڵاتە ئەگەر ئێمە بە ڕوویەکی گرژ و بە منتیقێکی عەقڵی سالم و مامەڵەیان لەگەڵانەکەی سبەینی ئەمانە گەورە بن ئەوانە جێگیرە بنتیایە من ئەم ڕۆشتێک بە قوتابیەکەی خۆمەڵێم جێگیرە بێتیایە ئەم جێگیر بوونەتیایە ڕنگدانەوە بۆچی تن و تیژیمان هەیە لە ناو کۆمەلگای ئەمە زیاد کراوە ئەوەی پارە بە بڵین مناڵم مەسەرەن بڵین هێزی ناوخۆ ئەو بەشانە دروست نەکرێت بەڵام ئەگەر کۆمەلگایکی تەندروست بیەوە نەپێویستە بە پۆلیسی ناوخۆ نییە خەڵک بۆ خۆی ئامادەیە بەرپرسیارەتی لە گەڕەکەکەی لە ماڵەکەی لە شارەکەی لە دەوروبەرەکەی خۆیەکات ئەگەر بە شەرتێ تۆ پەروەردەکردنیی باشت هەبێت ئەوەنەی ئیمکانیات دەخرێتە بەردەسی مەسەرەن وەزارەتی ناوخۆ ئامادە بکرێت لەم 20 ساڵی حکومڕانیەدا بۆ بواری پەروەردە بەڵام بە شێوەیەکی تەندروستی باش نەک تۆ مەسەلەن سەرپەرشتیاریانی لە ئۆرگانە حیزبیەکانەوە بەبێ ئەوەی ئەلفوبایەکی پەروەردەیی بزانێت نەک تۆ بە ڕێوەبەرێکی قوتابخانەیەنیت لەبەرەوەی کە ئۆرگانێکی حیزبی لێ ڕازیە ئیترەمە عیارە 24وەکی بە سەرپەرشتی کۆمەڵە مامۆسایی کە ئەوانیشی دارزاندووە کە سەیرەکەی کە سوکاری تە لە بەشگیریان خواردۆ بەدەستیوە ئەمانە گرفتەکانی ئێمەیان لە بواری پەروەردە کە ئەم دەسەڵاتی کە ئێستا هەمانە هەستەکەم ئەوەی بەرەو دواوە ئەمان بات بەرەو پێشۆ نامان بات و بەڵکو ئایندی مناڵەکانیشمان لەوە چێت لەوە لیاوتر و تەڵختر مامۆستا هەر لەسەر ئەم بابەتە پامنێرمان وەریا حەمەکەریم لە پارێزگای هەڵەبجە وەردەگرین وەکو دیارە لە پارێزگا هەڵەبجە
دەوێ ڕۆژێدا مامۆستایان وێ پارێزگەیە گرفتن ئاوان ڕازبوون ئاوان لە هەمبەری وێ ڕەوشاک و ئەو تێدانە بەردەوامی هەیە دێ بچینە جەمنوچەکانی مەوریا حەمەکەریم وەریا سپێدە باش وەریا دە ڕۆژە گیانیا مامۆستایاندا نەرینە مامۆستایان پارێزگا هەڵەبجە چییە هێژ لەسەر گرفتن و نەڕازبوون ئەخوا بەردەوامن بەڵێ ماوەی سێ ڕۆژە مامۆستایانی هەڵەبجە لە بەشێکی زۆریان ئەمڕۆژ ئەتوانم بڵێم سەرجەم مامۆستایانی هەڵەبجە بایکۆتی هۆڵەکانی خوێندنیان کردووە ئێمە ئێستا لە بەردەم یەکێک لە ئامادەیەکانی هەڵەبجە داین کە ئامادەی شەید عەبدوڕەحمانی میرزا حەسەنی کچانە مامۆستایانی ئەم ئامادەیە بایکۆتی دەوامیان کردووە ئەگەر وێنەگرەکەم هاوکار بێت خوێندکارەکان نیشان بدا کە لە هۆڵی بڵین لە مەمەڕی قوتابخانەکەدان و نەچوونەتە پۆلەکانەوە بۆ قسەکردنی زیاتر دەچینە لای مامۆستا پشتیوان یەکێک لە مامۆستایانی ئەم ئامادەیە مامۆستا ئێوە بۆچی بایکۆتی وانە خوێندنتان کردو و بایکۆتان کردووە کە دەوام بکەن سپاس بۆ تۆ سپاس بۆ بینەرەکانتان لە ڕاستە ئێمە کە بایکۆتمان کردووە داوای حەقێکی مەشروعی سادەترین مافی هاوڵاتی بوون دەکەین دەمانەوێت ئەو پەیامە بگەێنین بە هەموو سیاسەکان کە چیتر نابێت قوتی ژیانی خەڵک و هەروەها ژیانی ئاسایی خەڵک بپێدە قوربانی لە پێناوی سیاسەتە جۆر بە جۆرەکانی هەرێمی کوردستان لەگەڵ عێراقا و قوربانی بێت بۆ سیاسیەکان و سیاسەتی پێگنەهاتنی حیزبە سیاسەکان ئێمە لێرەوە بانگەشە دەکەین و داوا دەکەین لە هەموو فەرمانبەرێک تەنها مامۆستانە کە ئەویش وەکو هەر کەسێکی کە مافی ژیانی هەیە مافی ئەوەی هەیە کە ئەو ئیشەی ئەیکا حەقەکەی وەربگرێ دواخستنی ئەم موچە و قوتی خەڵکی بەبێ هیچ بەهانەیەک جێگەی ئەوەیە کە ئینسان هەڵوێستەی لێ بکە هەڵوێستێکی مرۆڤانەیە هەڵوێستێکی کوردانەیە هەڵوێستێکی تەواو ئینسانیە کە ئەبێ هەموو کەسێک لەسەری بێتە جواب هیچ بەهانەیەک نییە هیچ ڕوونکردنەوەیەکیان نییە هیچ قسەیەکیان نییە ئێمە ئەمانەیەوە بڵین کە نابێت کە قوتی ژیانی خەڵکی کە هیچ ڕەبتێکی بۆ بابەتەوە نییە بە شێوەیەکی ڕاستەوخۆ بکرێتە کارتی فشار بۆیە داوا ئەکەین لە هەموو فەرمانبەرێک لە هەموو کەسێکەوە بێتە دەنگ و بێتە سەر شەقامەکان داوای حەقی ڕەوای خۆی بکە بە شێوەیەکی مەدەنیانە مامۆستا جیاوازی گوزەرانی مامۆستایان لەگەڵ فەرمانبەران یاخود لەگەڵ چین و توێژەکانی تر هیچ جیاوازێکی هەیە یا خودی ئەوەش هاوشێوەی چین و توێژەکانی تر جیرۆدەی دەستی ئەم قەیرانە بە بڕای من هەموو چین و توێژەکانی کۆمەڵگا ئێستا کە بە شێوەیەکی زۆر یعنی بڵێن ئێستا هەرێمی کوردستان 1,400,000 موچەخۆری هەیە هەمووی یعنی وەکو یەک وایە ڕەنگە مامۆستا لە ئاستێکی ناوەندیا بێت لەم حاڵەتەیە بەڵام من داوا ئەەکەم کە هەموو ئەو کەسانێکەوە حەقیان کەوتاوە بێنە دەنگ و حەقەکەی خۆیان داوا بکەن ئەم بێدەنگیە ئەم ماتیە هیچ بەهانەیەکی نییە و هەر ئەم بێدەنگی شەکەوە نەوەیەکی نوێ هەیە ئێستا بار ئەکا لە وڵاتەکەی خۆی بەجێ ئەهێڵێ لە ڕاستیا تاکی کۆمەڵگەکەمان ڕێکێو بەپێی ئاستی خۆی بەرپرسە لەم حاڵەتە لە پۆستە سیادیەکانەوە بیگرە هەتاوەکو ئێمە کە فەرمانبەرێکی سادەی حکوومەتی هەرێمین هەموومان بەرپرسین لەم حاڵەتە تۆ تاکەی یعنی بێدەنگ ئەبی لەوەیکەوە خەڵک بە میزاجی سیاسی خۆی بە کەیفی سیاسی خۆی بێت ملاعبەی سیاسی بە ژیانی و بە مەسیری تاکی کۆمەڵگەی کوردیەوە بکە زۆر سپاس بۆ مامۆستا پشتیوان مامۆستای ئامادەیی شەید عەبدوڕەحمانی میرزا حەسەنی کچان و لەگەڵەوەشدا شوان وا بڕیارە پاش کەمێکی تر بەشێکی زۆر لە مامۆستایانی هەڵەبجە و لەگەڵ بەشێکی زۆر لە فەرمانبەرانی هەڵەبجە کە دوێنێ 8 فەرمانگە و بەڕێوەبەرایەتی حکوومەت ناسنووری پارێزگای هەڵەبجە بایکۆتی دەوامیان کرد و گرت بوونەوە وا بڕیارە پاش کەمێکی تر هەمان گرتبوونەوەی دوێنێ و پێرێ ساز بدرێت و سەرجەمی مامۆستایان و بەشێکی زۆر لە فەرمانبەرانی هەڵەبجە ئەو گرتبوونەوەی لە شوێنی دیاریکراوی خۆیان ساز بدەن بەڵێ وەریا حەمەکەریم نوچەکانی نارتیل پارێزگا هەڵەبجە گەلێک سپاس بۆ زانیاریەنتە دەگەشتن بێت یان خود سعەتن پێشیامەدا ئەمێ جارێکەدن بەردەوام بەهێورە بینش بۆی کو زانیاریان زیاتر لەسەر گرفتنا فەرمانبەر و مامۆستایان پارێزگا هەڵەبجە شتە وەربگرن بەڵێ مامۆستا ئەوەی بینیمان لێدوانی ئەو مامۆستایە بە هەمان شێوە ناڕەزایەتی تاکەی مامۆستایان بەم شێوەیە داوای مافەکانی خۆیان بکەن لە ڕێی خۆپیشاندان و دەربڕینی ناڕەزاییەوە لای تا و قۆناغی مەسەرەن بڵێن حکوومەت وازێنێت لەو
من ناتوانم بڵێم حکوومەتی شکاس دەکەم ڕاستگۆ نابم لەگەڵ خۆمان چونکە ئەگەر حکوومەتمان بواە ڕۆژمان بەم ڕۆژە ناگەێت چونکەوەی بڕیارەکان حیزب دەریەکات و حیزبیش بۆ خۆی چۆتە ناو جونگەکانی ئەم حکوومەتەوە کاری پێکات و ئێمەژێستا قەساوە شێڕی ئەو ململانیە سیاسیین بۆ وی لایەک تەنەزول بەلایەکی کە بێنێت موچەی من و کی و سەدانی ئێوە ئومێدتان هەیە کە لە ڕێگەی دەربڕینی ئەم ناڕەزایەتی و مانگرتن بەنسبەت خۆمەوە زۆر بێومێدم لەم حکوومەتە چونکە سەیرەکەی ئایندەیەکی گەشتی تیابەتی ناکرێت بۆی بتوانێت خزمەت بە هاوڵاتیان کە ئەوەنەی کۆمەڵی خەڵکە کۆبوونەتەوە بۆ بەرژەوەندیە تایبەتیەکانی خۆیان بۆ هەمیشە مەسەرەن چکە ئەفو یەکش بیر بخەمەوە مەسەرەن بڵێ لە هەڕەمی دەسەڵاتە هەڕەمی دەسەڵات مەسەرەن بڵێ هەمیشە ئەمانە بۆ خۆیان شەرعیەتی شۆڕژگەڕیانیاوە بە خۆیان ئەم شەرعیەتی شۆڕژگەڕە هیچ یاسایەک نیانگرێتەوە یعنی ئەگەر ئەمڕۆ یاسا بواە ئەبواە مامۆسایان شکاتی بکردایە مەسەرم لە شکایەتی بکردە لەو بەرپرسانە ئەمڕۆ دادگایی بکرانایە من موچەی وەرزی هاوینم بۆ بێ لە پاییزیش وەری نەگرم وەرزێک بەسەریات تێپەڕێت یعنی ئەمە مافێکی سەرەتایی خۆمە لە کاتێکیشا مەسەرەن وانییە کە مەسەرەن ئەوان لە ڕاگەاندەکان بە ئێمە ڕاکێن ئەوان سەرقاڵن بە جەژنی لەدایکبوون و بۆنە تایبەتیەکانی خۆیانەوە کە سەدان مەسەرەن مەسروفاتی زیاد لە موچەی مامۆساکان و ئەوانی کە بۆ خۆیان بە تایبەتی ئەیکەن و لە گەشت و لە سەیران و لە سەفای ماڵ و مناڵ ئەوانی خۆیان نەکەوتون بەڵام سەیرەکەی لێرەدا مامۆسایەک بە 4 مانگ مەسەرەن موچەیەکی وەرنەگرێ بێتە سەرجاد ئەمڕۆ جەژنی مامۆسایان ئەوایە ئێستا مەسەرەن قوتابیان بە گوڵۆ پێشوازی لە مامۆسا بکردای لە ناو خوێندگاکەی خۆیانە بەڵام مامۆسایەک سەیرەکەی وایان لێ کردووە یەتە سەرجادە وەکو سوال کرد ئەبێ ڕێ لە ئۆتۆمبیلەکان بگرێت بۆی چێ مافێکی سەرەتایی خۆی بدرێتەوە و قوتابیەکانیش بە نائومێدی بێنە دەرگای قوتابخانەکان و دوایی بگەڕێنەوە تۆرەم بەراوردە کە سەیرەکەی دژمنکاریەک لە بینی قوتابی مامۆسا دروستکات ئەو لەوێ بە ئومێد هاتۆ بۆ خوێندن سەیرەکەی دەرگاکەی لێ داخراوە ناکرێتەوە ئەمی کەش لێرەوەتانە لەسەر جادە وەکو سوالکەرێک چاوەڕوانی ئەوە کە مەسەلەن موچەی منداڵەکانی دابین بکات قوتی منداڵەکانی دابین بکات ئەمە لە دەسەڵاتێکی مەسەلەن بڵین لەو هەڕەمی دەسەڵاتە کە یاسای دارستانەی گرێتەوە کە ئەوان بۆ خۆیان من لە شوێنێکی شاباسم کردووە وەکو شێر و هەڵۆ و پڵم و ئەمانە خۆیانە بینەوە ئێمەش وەکو کەروێشک و چۆلەکە و کۆمەڵی گیانداری بێدەسەڵات کە هەمیشە ئەبێت خۆراکی ئەوان بین و ئەوان بەهێز بن و ئێمە لاواز بین ئەوان بەکارهێن هێنەر بن و ئێمە کار لێکراو بین ئەمە گرفتەکە ئێمە کەی ئەبێت مەسەلەن هاوڵاتیان بۆ خۆیان هەر هەمووی نەکەوە ئەرکی باوکی قوتابیشە لەگەڵ مامۆسایانە بێتە سەر شەقامەکان مەسەلەن شوێنە گشتیەکان بەشەکانی کە بگرن بۆی مافی هاوڵاتی بگەڕین و بۆ بناڵەکەیوی چکە سبەینی ئەویشە بێت بە فەرمان بەرێک سبەینی ئەویشەوی پێداویست ئیشەکانی خۆی بڕواتان بێ مەسەلەن بڵێن کتابێکی خۆم هەیە یەک مانگە چاوەڕوانی ئیمزایەک نەکراوە پاشە ئیشی وڵات وایە بڕێوە ئێمە داوای دەوڵەتی سەر بە خۆمان کرد ئێمە داوای ئەوەمان کرد مەسەلەن بڵین ئیدعایەوەمان کرد هاوشانی دوبەی بچین بەڕێوە بەڵام ئێستا سەیرەکەی هاوڵاتیەکان مامی نەخۆشی دەرونی توش نەخۆشی دەرونی بووە بەڵێ گەلێک سپاس بۆ مامۆستا عەدنان قادر و ڕۆژە جیهانیە مامۆستایان دەگەل مەداوای گەلێک سپاس جارێکەدن جەژنەوە پیرۆز بە بهێوینێک و موچێن مامۆستایان هەرێما کوردستانی وەربگرن و هەروە پرۆسەیە خواندنێژی بەردەوامی پێ بێتەدان گەلێک سپاس بۆ ئامادەبوونەتە